سلااوڕێ ساوڕیان هێژای هیوادارم باش و تەندروست بن. ئەم ڤیددیۆیە تایبەتە بە سیروان بارزانی. سیرە مامز ئەمیش سەیرم دەهات و پێم سەیر بوو، گریانیشم دەهات و پێش دەکەنیم کە دەمبینی کەسێکی دز لەسەر سەروەت و سامانی ما بوویتە ملیاردێر. کوڕی کابرایەکیە خزمەتکاری بەعز بوو و بەعسیش پاش خزمەتکردن خزمەتەکی زۆر بە بەعز کوشتی. برازای کابرایەکێ جاشی بەعز بووە. باشە هەر ئەو مامەی ئێستا بووە بە جاشی ئێران، هەندێک لەمیش جاشی تورکیایە. حیزبەکەی ئەو کابرایەی کە جەنەڕاڵی تۆزوبایە، خۆشیکردە جەنەڕال، کەس نازانی چۆن بوویتە جەنەڕال، جەنەڕاڵی تۆزوبایە. حیزبەکەی ئەو جەنەڕالە تۆزوبایەی ئێستا بەعسیەکان داڵدە دەدە لە هەولێر. هەموو بەعسیەکان لە هەولێر ئەوانن. لەوەش خراپتر زۆرترین ژمارەی جاش لە ناو کورد لە ناو حیزبەکەی ئەوە. ئەوجا دێ لە بەرکامێرە پێی وایە خەڵک جێلە، خەڵک بیر ناکاتەوە، شتەکان نابینی، لە بیری چووە. دێتن دەرێ ئەوە هەڵبژاردننی عێراقا، دەنگمەدەنە خەڵکانن کە ئەنفالیان کردیە. ئەی جەناب بابت بەعسی بوو، مامت بەعسی بوو، ئێستا هاتوو دزی جەنەڕاڵی تۆزوبای. یعنی قسانە لە چییە؟ شەرم لە خۆت ناکێوە یان خەڵکت پێی جێلە؟ کورە وەڵڵا ئەوەی دەنگ بداتە حیزبەکەی تو لە تو هیچ پوسترە. بەشدارە لەو داوای پیسێک کە ئەتوو بە پارەی سووری مەدەیکەی. خەڵچینە ئەوەی دەنگ بداتە پارتی بەشدار دەبی لەوەی لەو داوای پیسیەی کە سیرە بارزانی بە پارەی من و تو دەیکاتن، ئەوە تو بەشداری تێیدا. ئیتر من زیاتر کات ناگرم، تەنها ئەوەیە جێل لە ڤیددیۆی بگرن، زان سیرە مامز چۆن درۆی دەکا، ئیتر بە خۆتان بەراوردی درۆیەکانی بکەن. وا دەزانی خەڵک لە بیری چووە. شتێکی زۆر سەیر و سەمەرەم بینی بەڕاستی لەم کە دەهاتم لە ڕێ، شتێکی سەیر و سەمەرەم بینی بژگەلەوەی کە بازنەیە ئەم جارە، بەڵام شتێکی ئەنتیکەم بینی چونکە ئەمە هەڵبژاردننی عێراقە، یعنی نوێنەرانی کوردستان و کورد ئەچنە پەرلەمانی عێراق. یەک لە ئیشە هەرە گرنگەکان ئەوەیە کە دوای مادەی 140 بڵێن جینۆسایدی کورد، جینۆسایدی ئەم هەموو شەهیدە بەڕاستی هەم گریانم هات هەم پێکەنینیشم هات. خەڵکانێکیان داناوە کە نەوتە شەجاعەیان هەیە لە ئەنفالکردنی کورد. ئەمانە بچن لەوێ مافی کورد بڵێن جینۆسایدکردن، چەسپاندنی جینۆسایدی کورد لەوێ بۆمان لە پەرلەمانی عێراق نوێنەری کورد بن، ئەمە کاریسەیە بەڕاستی. شتێکی زۆر